سڵام کاتتان باش. برادێک پرسیارێکی بۆ ناردم، پۆستێکی مامۆستا کۆسرەت ساڵح دەپرسێت هەینی تاکەیان جووت، ڕۆژی جومعە تاکەیان جووت. پۆستەکە دەڵێ پرسیارێکی سادەی ئالۆز ئەمڕۆ خۆشان پرسیارێکی لێکردم، با بە جومعە هەینی تاکەیان جووت. هەر بەجددی یەکەم جارە ئەو پرسیارە ببیستم، پێشتریش بیرم لە وەڵامەکە نەکردبووە. بە حکمەوەی پێنجشەممە ژمارە 5 تێدا گوتم هەینی جووتە. کۆشان گوتی شەمەش جووتە، چونکە یەکشەممە تاکە. شەممە بە دوای هەینی دادێت، چۆن دەبێت 2 جووت بە دوای یەک بێن؟ تۆزێک وەستام، دواتر وتم باشە با تاک بێت. کۆشان گوتی پێنجشەم تاک و هەینی تاک، کو دەبی 2 تاک لە 2 یەک بێن. پوختەی قسان لە ئاستی وەڵامی پرسیارەکە گیر بووم. لە گوگڵ بۆ وەڵامەکەی گەڕام، شتێکی وام چنگ نەکەوت، فێنچی دڵم بدات. لە زیرەکی دەستکردم پرسی، دەڵێ لە شەمەوە تا هەینی وەکو ناو مامەڵەیان لەگەڵ دەکرێت. پێنجشەم جووت و هەینی تاک. پێنجشەم جووتە و هەینی تاکە. لە کۆتاییدا ئێستاش پێمان یەکلا نەبووە هەینی تاکە یان جووتە، پێنجشەممە تاکە یان جووتە. چارەسەر کۆسرەت ساڵح. وەڵامەکەی ژیری دەستکرد و هەندێک لە کۆمنتەکان کە دەڵێن دەبێ وەکو ناو مامەڵەیان لەگەڵ بکەی، ئەو وەڵامە دروست نییە، چونکە هەموو شتێک کە ناوی هەبێ هێشتا هەر دەتوانین ژمارەی لەسەردانێ. یعنی وادانە ئێوە لە ماڵەوە 7 خوشک و بران، خۆرکەسەتان ناوی خۆتان هەیە، بەڵام دەتوانرێت لە ڕووی ڕیزبەندی تەمەنەوە لە لەدایک بوونەوە ژمارەیەک تا 7تان بۆ دابدرێ. منداڵی یەکەم، دووەم، سێم، چوارەم، پێنجەم، شەشەم، حەوتەم. ڕۆژەکانی هەفتەش دەتوانین بە هەمان شێوەی لێ بکەین. و مانگەکانی ساڵیش وایە. ئێستا مانگەکانی ساڵی کوردی هەموو ناوی زۆر خۆشیان لێە، مەسەلەن لە نەورۆزەوە دەست پێ دەکات و دواتر یان خاکە لێوەشی پێ دەڵێن، دواتر دێتە گوڵان یان بانەمەڕی پێ دەڵێن، ئەوجا دێتە جۆزەردانە و پوشپەڕە و خەرمانانە و گەلاوێژە و ڕەزبەرە و ئەوجا گەڵا ڕێزانە یان خەزەڵوەر. اینجا دوای ئەوە سەرماوەز دێ، ئەوجا بەفرانبار و ڕێبەندان و ڕەشەمێ. ئەو ناوانە هەموو هەن، ینی هەندێکیان دوو ناویشی لێ، بەڵام دەتوانین دیسان ژمارەیان بۆ دانین. یان مانگەکانی ساڵی زاینی، ئێمەها با بڵێ کە لە کانونی دوو هەموو دەست پێ دەکات و شوباتە و ئازارە یان ئایار، ئازارە یان ئادار، اینجا نیسان، ئەوجا ئایارە و ئەوجا حوزەیرانە و تەمووزە و ئابە و ئەیلولە و تشرینی یەکەمە و تشرینی دوو هەمە و کانونی یەکەمە. ئەوانە ناویان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانین بڵین مانگی 1 و 2 3 و هەتا 12. مانگە عەرەبیەکانیش هەروە، محەڕەمە و سەفەرە و ڕەبیع الأول و ڕەبیع الثانیە و جەماد الأول و جەماد الثانیە و ڕەجەبە و شەعبانە و ڕەمەزانە و شەوالە و اینجا ذوالقەعدە و ذوالحجە، وابزانم ئاوا تەسەسولەکان. ئەوانە هەموویان ناویان هەیە، بەڵام دەتوانین ژمارەشیان بۆ دانین. یعنی هەموو شتێک دەتوانین کە ناو بێت، دەتوانین ڕیزبەندی کەین و ژمارەیان بۆ دانین، کاتە ئەوە وەڵام نییە. بەر لەوەی بچمە سەر وەڵامی ئەوەی کە جومعەیان پێنجشەممە تاکەیان جووتە، پێویستە کۆمەڵێک بابەتی دیکەش باسکەین و شەرحکەین. یەکەم شت، ئێمە ئەگەر ژمارەیان بۆ دابنین لە سفرەوە دەست پێ بکەین یان لە یەکەوە دەست پێ بکەین. تەمان تۆ لە هەر ڕۆژێک کە دەستی پێ دەکەی دەبێت لە یەکەوە دەست پێ بکەین، نەک سفر. وادانێت تۆ دیوارێک دەپێوی، با بڵێن بۆی بەرچاو شتێکی فیزیک بێ بەرچاومان دیار بێت. کاتێک کە تۆ دیوارێک دەپێوی لە بیدایەتەکەی سفرە، با بڵین ئەوە بیدایەتی دیوارەکەی، ئێرە کۆتاییەکەیەتی. تۆ لێرە کە مەترەکەت دەگری ئەلێرە سفرە، بەس بە تێپەڕبوون ئەلێرە دەگەیە 1، کاتە ئەوەندە مەتری یەکەمە. ڕۆژیش هەروایە، ئەوجا مەتری دووهەم، ئەوجا مەتری سێهەم. ڕۆژیش هەروایە. مەسەلەن با بڵێن لە هەر ڕۆژێکەوە کە دەست پێ دەکەی، سەرەتای ڕۆژەکە جا ئەوەش دیسان ئیشکالێکی دیکەدایە، مەسەلەن لە کەلتوری ئیسلامی لە ئێوارەوە ڕۆژی نوێ دەست پێ دەکات، بەڵام لە ئینتەرناشنەڵی لە 12 شەوە دەست پێ دەکات. با ئێمە لە 12 شەوەکە بیکەین لێرە، کە بڵێن ڕۆژێکی نوێ لە 12 شەوە دەست پێ دەکات.
بیدایەتەکەی سفرە، بەڵام وردە سەعاتی یەکەم دووەم سێم چوارەم هەتا دەگاتە سەعاتی 24م ئەوە دەبێتە یەک، کاتە ڕۆژی یەکەم یەکی لە زیاددا دەنەی نەک سفر. ئاها ئەی لە شوێوە دەست پێ بکەین کامە یەکەم ڕۆژی هەفتەیە، دەبێت بیر لەوەش بکەینەوە زانی چۆنە. ئەلێرەدا کێشێکمان هەیە. ڕۆژی شەممە لە دینی مەسیحی و لە دینی جوولەکەدا بە کۆتا ڕۆژی هەفتەدا دەندرێت، لە دینی ئیسلامدا بە یەکەم ڕۆژی هەفتەدا دەندرێت. بۆیە کە تۆ ناوەکان لێ بنێی بە ئیسلامی لە شەممەوە دەست پێ دەکا، شەممە یەکەم، یەکشەممە دووەم، سێشەممە ئاوە دەڕوا تا جومعە دەبێتە حەوتەم ڕۆژ. بە گوێرەی ئیسلامی حەوتەم ڕۆژی جومعە تاکە، حەوتەمین ڕۆژە، کاتە جومعە تاکە و پێنجشەممە جووتە. ئەگەر بە مەسیحی و هێشتا نەهاتوومە سەر وەڵامی ئەوەی کە پرسیارەکەی مامۆستا کۆسرەت چۆن بدەمەوە، چونکە دیسان دەڕاتەوە دەڵێ ئەی مادەم جومعە تاکە یاڵە شەممەش تاکە، ئەوە حەوت ئەویش یەک، چۆن دەبێت دوو تاک لە دوێک بێ، ئەو بۆ کۆتایی هەڵدەگرم وەڵامی ئەوە. بەس با تۆزێ زیاتر ڕوونی کەمەوە کە بە گوێرەی کام دین و کام کەلتور و کام ڕێسا تاکەیان جووت. ئەگەر بە مەسیحی و جوولەکە سەیریکەین، چونکە لە یەکشەممە یەکەم ڕۆژە، پێنجشەم دەبێتە پێنجەم ڕۆژ و جومعە دەبێتە شەشەم، جومعە دەبێتە تاک، پێنجشەم دەبێتە جووت. شتێکی دیکەشمان هەیە، ISO کە ڕێکخراوێکی ناحکومی سەر بەخۆیە، نزیکەی 70 ساڵە هەیە، وابزانم لە سویسڕایە، ستاندەرد بۆ شت دادەنێ، وابزانم کورتکراوەی ئەوەیە International Organization for Standardization، شتێکی وایە بجوانی لە بیرم نییە، Standardization، ئاوابزانم International Organization for Standardization، شتێکی وایە. ئەو هەفتە لە دووشەممەوە دەست پێ دەکات، یەکەم ڕۆژی دەوامە، دووشەممە یەکەم ڕۆژە، جومعە دەبێتە تاک و پێنجشەم دەبێتە جووت. کەواتە بە گوێرەی ISO و بە گوێرەی دینی ئیسلام پێنجشەممە جووتە و جومعە تاکە، و بە گوێرەی دینی مەسیحی و دینی جوولەکە پێنجشەممە جووتە و جومعە تاکە. ئاوای لێدێ. بەڵام ئەگەر بینەوە سەر ئەسڵی بابەتەکە کە پرسیارەکە وەکو بڵێ دۆشدامانێک دروست دەکا ئەوەی کاکە کۆشان کردوێتی لە بابی، بەڵام لێرەدا کێشەیەک هەیە. ئێمە کە دەڵێن دوو ژمارەی جووت یان دوو ژمارەی تاک لە دوو یەک نایە، خۆی ئەو لە ژماردن لە دوو یەک نایە، بەڵام نەک لەوەی بڵێ لە ژمارە ڕۆژەکانی هەفتە. کێشەیەکی دیکەش هەیە لە ناخی ڕۆژەکان، چونکە حەوتدانن تاکن و چونکە جۆری ژمارەکان لە ڕووی تاک و جووتەوە دووە، ئەگەر ژمارەکان دوو دانە بن ئەو ئیشکالیە دروست نابێ. بۆ نمونە گەر ڕۆژەکانی هەفتە 6 ڕۆژ بوونە، 1 2 3 4 5 6 شەشەمین ڕۆژ تاکە، دوایکە دەست پێ دەکەینەوە 1 2 3 4 شەشەمین ڕۆژ جووتە، دوایکە دەست پێ دەکەینەوە 1 2 3 4 ئەوەیان دیسان بە تاک دەست پێ دەکاتەوە، کەواتە جووت ئەوجە تاکی لە دوادێ. ساگە سەیری مانگەکانی ساڵکەین، چونکە 12 دانەیە حەوت نییە، چونکە جووتە، ژمارەکەی جووتە، 1 2 3 4 5 6 تا دەگەێت 12، ئەوجە دیسان دەیەوە یەک، لەوێ ئیشکالیە دروست نابێ. بەڵام بەشێکی ئیشکالەکە لەوەوە دروست دەبێت کە ژمارەی ڕۆژەکانی هەفتە تاکن، ئیشکالەکە لەوە دروست دەبێت. بۆ مانجیش هەروەها، ئێستا بۆ نمونە کە تۆ سەیریکەی مانگەکان ئەگەر سی بن، سی بێ، چکەندێک مانگمانەیە سیویەکە وانە، ئەو لە با بڵێن لە ساڵنامەی زاینی، ساڵنامەی کوردیش، بەڵام لە ساڵنامەی کۆچی بەو شێوەیە نیە. هەندێک مانگ هەیە سیە، هەندێک مانگ هەیە سیویەکە، تۆگە و مانگەی سیە بژمێری دەڵێ 1 2 دەگەیە سی، ژمارەکە جووتە، دیسان لە مانجی دەست پێ دەکەیەوە یەک، مشکیلە نابێ. بەڵام ئەگەر مانگەکە سیویەک بێ دەڵێ سیویەک، اینجا دێەوە یەک، وا هەز دەکەی مشکیلە هەیە، بەڵام خۆی لە ئەساسدا هیچ مشکیلە نییە. کێشەکە لەوەیە چاوەڕوانیمان ئەلێرە وەڵامی ئەسڵی بابەتەکە دەدەینەوە، ئەوەی دیکە پێش هەموو پێشەکی بوو،
بەڵام لێرە گەر وەڵامی پرسیارەکەی کاکە کۆشام دەینەوە. لە ڕاستیدا ئێمە ئەو شتە ناتوانین لەسەر ئەوە تەطبیقی کەین کە ژمارە ڕۆژەکانی هەفتە، چونکە تۆ شتێکی نوێ دەست پێ دەکەیەوە. ئەوە ژماردن نییە بڵێ وەڵا لە دوو ژمارێکی زوو ژمارێکی تاک نایە. یعنی بزەبت ئەو قسەی ئەگەر ئێمە چاوەڕوانیمان ئەوە بێ، سا بۆ نمونە تۆ ناتوانانی بڵێ 1970 ئەگەر بە گوێرەی ئەوە بێت، چکە تۆ یەکە ئەنجە نۆی لە دوادێ، بەس خۆ پەیوەندی بە ژماردنەوە نییە، ئەو بۆ ژماردن دەبێت. یعنی تۆ 1970 ئێوە ساڵە یەک تاکە و نۆ تاکە، اینجا هەشت جوتە بە دوایدادێ. یعنی ئەگەر بەو شێوێ بێ ناتوانین ئاژڕێکی خەین. ئەو شتە بەس لەسەر ژماردن تەطبیق دەبێت کە ژمارێکی تاک دەڵێ ئەنجا دەبێ بە جووت، اینجا دەبێ بە تاک، اینجا دەبێ بە جووت. بەڵام ڕۆژەکانی هەفتە بەو شێوەیە نین. با دوو نمونە بێنمەوە بۆی ڕۆشن بێ کێشەکە لەکوێ. سایمەوا دانێ تورەکەی بچکۆلە بچکۆلەمان هەیە، هەریەکەی حەوت گوێزی لە ناو دادەنین. تۆ ئەوە تورەکەی یەکەم، 1 2 3 4 5 6 حەوت و سەری تورەکەکەت گرێدا و لاددا. تۆ دیسان ئەوە تورەکەیکی کێ کردوتەوە؟ لە نوێوە دەژمێری 1 2 3. هیچ پەیوەندی بە تورەکە یەکەمەوە نییە. هەفتەکانیش بەو شێوەیەن. هەفتەی یەکەم کە تۆ دەژمێری با بڵێن لە شەمەوە دەست پێ دەکەی ڕۆژی یەکەم هەتا دەگەیت جومعە ڕۆژی حەوتەم، ئەوە هەفتەی یەکەمت خستە ناو تورەکەیەکەوە و لاددا. اینجا هەفتەی دووهەم دێ، دیسان لە یەکەوە دەست پێ دەکەی، بەس ئەو یەکە ناتوانی وەکو بازنە ڕەبتی کەی لەگەڵ حەوتەکەی تورەکەی یەکەم هەفتەی یەکەم، ئەوە تەواو سەر بەخۆیە. یان وادانێت تۆ بۆ نمونە ئاودانیەکە دروست کردووە، ئاودانیەکە هەموو کۆڵان کۆڵانن، ئەوە کۆڵانی یەکەم کۆڵانی دووهەم، هەر کۆڵانێک لە هەر بەرێکی حەوت ماڵی تێدایە. دەڵێ کۆڵانی یەکەم خانووی یەکەم دووەم سێم هەتا حەوتەم، وەنیە؟ اینجا دەڕۆیە کۆڵانی دووهەم خانووی یەکەم دووەم سێم، بەس تۆ لە دوو یەکتریاندا نانێ، ئەو کۆڵانێکی دیکە تەواو جیاوازە، ژماردن لە نوێوە دەست پێ دەکاتەوە. یعنی ئەوە نییە بڵێ ڕەبت بکرێن بەیەکەوە، چکە تۆ ڕەبتیان ناکەی، تەواو لێک جیاوازن. ئەوە کە دەڵێ لە دوو ژمارەی جووتێک دەبێت تاکێک بێ، ئەو مثلەن دوای ئەو جووتێک بێ بەو شێوەیە، ئەوە بۆ ژماردنی ئاسایی دەبێت، بەڵام نەک بۆ ژمارە ڕۆژەکانی هەفتە. هەروەکو گوتم وەکو تورەکەکەوە تو هەفتە یەکەمە تەواو بوو، اینجا لە نوێوە دەست پێ دەکەیەوە. خۆ ژماردن حەقی نییە بڵێ وڵا ئەو چونکە بە تاک کۆتایی هاتووە بالێرەوە بە جووت دەست پێ بکەم. تەواو دووشتی سەربەخۆن، دوو ڕووداوی سەربەخۆن، دوو ژماردنی سەربەخۆن، چونکە لە نوێوە دەژمێریەوە. هیوادارم شتەکە ڕوون بێ. ئەگەر هەر کەسێکیش پرسیاری هەبوو دەتوانین زیاتر مناقەشەی لەسەر بکەین. لە خۆشی دابن و کاتێکی خۆش.